پەیامەکەیان بۆ خەڵک ئاشکرایە، دەڵێن ببینن ئێمە مێژوو شوێنەوارتان وێران دەکەین. هەر پارچەیەک تەنانەت ئەگەر پەیوەندی بە یەکێتی ئەوروپاشەوە نەبێت هەناردەکردنی قەدەغێ. هەیە دەینێرین بۆ لوبنان یان بۆ تورکیا، هەشە دەینێرین بۆ ئیسرائیل. خەڵکێکی زۆر هەن بەدەیان ڕۆژ و مانگ بە دوای شوێنەواردا دەگەڕێن، بەڵام ناتوانن شتێکی وەکو ئەم دراوە کۆنە بدۆزنەوە. هیچ کێشەیەک نییە، لەم پارچانەی زۆر لێیە. ئەو مەترسی کە سەختە ڕوبەڕووی ببنەوە بۆ پاراستنی شوێنەوارەکان لە وێرانکردن، بوونی داعش و چەکدارە توندڕەوەکان کە هەموو ئەو ئەمرازانەی لەبەردەستیاندایە هەڵدەسن بە وێرانکردنی ئەو شوێنانەی دەستی بەسەردا دەگرن. ناپیلیۆن بۆناپارت دەڵێ جەنگ دڕندایەتێکی ڕێکخراوە، بەڵام لە هەموو شتێک دڕندانەتر لە جەنگەکاندا دزینی مێژووە. لێرە لە سووریا خەڵک بە دوای پارچە شوێنەوارەکاندا گەڕێن بە مەبەستی فرۆشتنی. هەرکەسە و پاساوی خۆی هەیە بۆ ئەم کارە، جاوەکەوەی هەندێکیان ئاماژەی بۆ دەکەن مەسەلەکە یان لەبەر هەژاریە یان بۆ بازرگانیە یاخود بۆ کات بەسەربردنە. خەڵکی زۆر هەن بەدەیان ڕۆژ و مانگ کاری هەڵکەندن دەکەن لە پێناو دەرهێنانی ئەم جۆرە دراوە کۆنانە. زۆر لە دراوەکان بێبەهان، زۆر دەگمەنە دراوێک بدۆزیتەوە بەهای فرۆشتنی هەبێت. زۆربەی ئەم شتانە ئەنتیکن بۆ ڕازاندنەوەی ماڵ بەکاردێنرێن بە پێچوانەی ئەم ئەنگوستیلەیەوە کە لە ڕێگەی ئەم ئامێرەوە دۆزیمانەوە. ئەم ئەنگوستیلەیە هی سەردەمی عەباسیەکانە، نرخەکەی دەگاتە $50. زۆر دەگمەنە بتوانیت ئەنتیکێکی ساغ بدۆزیتەوە کە نرخەکەی بگاتە $1000. ڕەنگە لە 1000 پارچەیەک بەنرخ بێت. ئەم پیشەیە بریتە لە ئارەزوو نەک سەرچاوی بژێوی، واتە حەز و ئارەزووە لەوە زیاتر نییە. خەڵکێکی زۆر هەن لە بەیانیەوە تا ئێوارە سەرقاڵی گەڕانن بە دوای شوێنەواردا، بەڵام تەنانەت پارەی پیلی ئامێری پشکنینەکانیان دەرنەهێناوەتەوە. بەڵام وەکو وتم ئەم پیشەیە پیشەیەکی خۆشەویستە و بریتە لە حەز و ئارەزوو. وبس مو اكثر ومتعه يعني متمم الا سوسي نحن يعني. ڕەنگە ئەمانە نەزانن ئەم پارچە شوێنەوارانەی دەیدۆزنەوە بۆ کوێ دەچێت کە بۆ ئەوان بژێوی ژیانی ڕۆژانیانە. بەهۆی شەڕە لە دوای یەکەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستەوە بازرگانی شوێنەوار گەرم و گوڕێکی زۆری بەخۆیەوە بینی، بە تایبەت لەم ساڵانەی دواییدا بوو بە بازرگانی کاشکرا لە ڕێگەی کردنەوەی پیچ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە هەڵدەستن بە ڕێکلامکردن بۆ شوێنەوارانەی بە قاچاق دەبرێت بۆ هەموو جیهان. هیچ لایەنێکی حکومی یان ڕێکخراوێکی ناحکومی پەیوەندیدار نییە بەم پرۆژەیە کە هەستێت بە خەمڵاندنی زیانەکان بە شێوەیەکی گشتی. بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی وێنەیەک لە نێوان ساڵانی 2014 بۆ 2015 لە پێگەیەکی وەک ئافامیا سەبارەت بە گەڕان و هەڵکەندنی نایاسایی بۆ شوێنەوار، گەورەی قەبارەی ئەو پرۆسەیە دەرکەوت لە سووریا. ئەوەی لە ئێستادا تێبینی دەکەین بڵاوبوونەوەی وێنەی زۆرێک لە شوێنەوارەکانە لە ئینتەرنێتدا. ئەمەش ڕوون نییە بۆمان. پێویستە کەسەکە هەستێت بە گەڕانێکی فراوان وەک تۆ چۆن کردت. ئەوەی ئاشکرایە زۆربەی لە ڕێگەی ئینتەرنێتەوەیە. بەڵام بە پێی هەڵسەنگاندنی من ئەوەی ڕوودەدات پێشبینی ناکرێت سەبارەت بەو دزیانەی لە سووریا و عێراق و ئێران ڕوودەدەن. دەبێت زۆر لەو شوێنەوارانە بە ئاشکرا دەرکەوتنایە، بەڵام ئەو شوێنەوارانە لەکوێن بەداخەوە لە ئێستادا ئەوە نازانین. بە پێشراوی دەردەکەوێت یاخود ڤیدیۆتانەیە کاتێکەوە دەری دەهێنن یان لە کاتی دەرهێنانەکەیدا. نزیکەی 8 بۆ 20 گرتەی ڤیدیۆیمان هەیە لە کاتی دەرهێنانی شوێنەوارەکاندا تۆمار کراون.
کە کڕیارەکان پێش کڕینی دەیبینن یاخود بۆ دڵنیابوون لە کاتی وەرگرتنیدا سەیری دەکەن بزان خۆیەتی وەرگرتنی پارچە شوێنەوارەکەش لە هەر شوێنێک دەبێت کە تۆ دەستنیشانی دەکەیت. دەمەوێت تەنها پرسیاری ئەوم بۆ بکەی ئەگەر بواری ئەوە هەبێ بنێردرێت بۆ ئەڵمانیا یان ئەوروپا. کێشە نییە مادام تۆ دەتەوێت بیان کڕی. توانیمان لە سووریا و عێراق بگەینە تۆڕێکی فرۆشتن و بازرگانی کردن بە شوێنەوارەکان. پاش چەند هەوڵێک لەگەڵ ئەو نێوەندگیرەی کە سەرەتا ڕازی نەبوو مامەڵەمان لەگەڵ بکات بەوەی ترس و گومان لەوەی تووشی لێپێچینەوەی یاسایی ببێتەوە. بەڵام پاش دڵنیابوون داوای لێکردین بچین بۆ تورکیا یان بۆ سووریا. بەڵام هێشتا بە شوێنە هۆکارانە دەگەڕین کەوا لە مرۆڤ دەکات شوێنەواری وڵاتەکەی بفرۆشێت. هەندێکیان دەیانگوت تەنها لە بربژێوی و برسێتی ئەم کارە دەکەین. وەک دەبینیت ئێمە لێرە سەرقاڵی گەڕان و هەڵکەنجنین بە دوای پارچەی شوێنەوارە. ڕەنگە خوارستمان بدات بە دۆزینەوەی پارچەیەک شوێنەوار، پەیکەرێک یان خاچێک یان دراوێکی یاڵتونی یاخود باڵدانەوەی گۆڕێک یان ئەشکەوتێک. وەک دەبینین خەڵکی گوندەکە هەمووی لێرە سەرقاڵی گەڕان و هەڵکەندنن. بە تەنیا من نیم، بەڵکو دراوسێکەم و هاوڕێکم ناسیاوەکانیشم هەروە زۆرینی گوندەکانی دیکەش خەریکن. ڕستیش لای خوارە. هەبوو لە میانی گەڕانیدا خاچ قەبر و ئەشکەوتی دۆزیەوە، هەژوو بەهۆی بازرگانیکردن بە ئاسەوارەوە دەوڵەمەند بوو. ئێرە بەرلینە ئەو شارەی گەورەترین مۆزەخانەی تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تێدایە. یەکێک لە گەورەترین ئەو شوێنەوارانە دەروازەی عەشتارە کە ڕۆبەرت کۆلدای لە ساڵی 1899 دۆزیەوە. پاشان گواسترایەوە بۆ ئەڵمانیا. لێرە پارچەکانی لەیەک درا و بوو بە مڵکی دەوڵەتی ئەڵمانیا. ئێستا با بزانین چۆن ئەم پارچە شوێنەوارانە گواستراونەتەوە بۆ مۆزەخانەیە و مۆزەخانەکانی دیکەی ئەوروپا. كان كل المتاحف اللي بتحب بۆ دەوڵەمەندکردنی شوێنەکەیان بە پارچەی شوێنەواری زۆر ئەم مۆزەخانانە هەڵدەستان بە کڕینی شوێنەوار لە خۆرهەڵاتی ناوەڕاست کە لەو کاتەدا بە یاسایی بوو، وەک مۆزەخانەی لۆڤەر لە فەڕەنسا و مۆزەخانەی بیرگامۆنی مەزن بۆ شوێنەواری خۆرهەڵاتی ناوەڕاست لە بەرلین. هەموو شوێنەوارەکانی مۆزەخانەی بێرگامۆن لە بازاڕەکاندا کڕاون یان لە ڕێگەی تیمی پشکنینی ئاسەواری ئەڵمانی کە لەوێ کاریان کردووە و مافی گواستنەوەی ئەو پارچانەیان هەبووە. بۆ نمونە کۆشکی مشەتا لە ئوردن بوو، پاشان گواسترایەوە بۆ ئەڵمانیا. دەواازەی مشتە یاخۆد ڕووی کۆشکی مشتە دیاری سڵتان عەبدولحەمیدی دووەمە بۆ قەیسەری ئەڵمانیا، بەڵام دەواازەی ئەشتار لەو شوێنەوارە بوو کە تیمی پشکنینی ئەڵمانیا بۆ شوێنەوار دۆزیانەوە. ئەم شوێنەوارانە بە یاسایی بوونیان هەیە. ئەگەر چی لە ئێستادا گفتوگۆ لەباری گەڕانەوەی ئەو شوێنەوارانەوە دەکرێت بۆ وڵاتەکانیان، بەڵام لە بنەمادا بوونیان لەم مۆزەخانەیەدا یاساییە. هیچ هەوڵێک نییە بۆ گێڕانەوەی ئەو پارچانە. هەمومان ئێستا بیر لەو ئاسەوارانە دەکەینەوە کە لە شوێنەوارەکان دزران. سڵاو بەخێر بیت. خوددا دەمان پارێزێوانیە؟ لە ڕاستیدا ترسمان هەبوو لە بینینتان. بۆ نمونە یەکێتی ئەوروپا ڕێگە دەدات بە سەودا و مامەڵە بە شوێنەوارەوە بکرێت، بەڵام لە چوارچەوەی دەستە گشتیەکاندا دەستە یاخود دەستەی تایبەتی ئەوانە مافی سەودا و مامەڵەیان بەم پارچانەوە هەیە. لە ئێستاشدا کڕینی چەند پارچەیەک ڕێگە پێدراوە. دەتوانیت پارچەی شوێنەوار بتەوێت لە دەرەوەی یەکێتی ئەوروپا بکڕیت، بەڵام هەناردەکردنی یاخود ناردن دەرەوەی هەر پارچە ئاسەوارێک بۆ دەرەوەی وڵاتانی ئەوروپا قەدەغەیە، ڕێگە پێدراو نییە. بە درێژایی مێژوو شکاندنی پەیکەرەکان بوونی هەبووە، بە تایبەت لە ئاینەکاندا بە شێوەیە کارێکە لە پێغەمبەران ئیبراهیم و محەممەد
هەستان بە شکاندنی پەیکەرەکان. بەڵام ئێستا زەمان گۆڕاوە. کاتی ئەوان پەیکەرەکان هیچ بەهایەکی مێژوویان نەبوو. بەڵام لەم سەردەمەدا خەڵکانێک هەستان بە شکاندن و لە ناوبردننی پەیکەرەکان و شوێنەوارەکان بە ناوی ئاینەوە. ئایا داعش دەناسیت؟ داعش و تالیبان پەیکەرەکان لەناو دەبن، بەڵام دەزانێت ئەوان تەنها بچووکان لەناو دەبن، بەڵام پارچە گەورەکان دەفرۆشن. ئەوان تەنها ڕێکلام بۆ خۆیان دەکەن، بە تایبەت سەبارەت بە پەیکەرەکان لەبەر ئەوەی نرخیان گرانە. پارچە بچووکەکانی شوێنەوار گرنگ نییە بۆیان. ئەوان پارچە گەورەکان دەفرۆشن چونکە نرخەکەیان گرانە. زۆر لەو پارچانە هەیە. سووری و عێراقین، ئێمە زۆرمان لەو پارچانە هەیە لە تورکیا. als Propaganda gemacht worden sind. Ne? Das heißt, sie wollten über das Video zeigen, ئەمە پرۆپاگەندەیە. ئەوان ویستیان بە جیهان بڵێن ئەوە تا ئێمە کللتورتان لەناو دەبین، یاخۆت ئەوەی بەلای ئێوە بەنرخە. بەڵام ڕاستیدا ئەوان هەموو شتێکیان لەناو نەبرد. لەبەر هۆکاری ئاینی ئەوان تەنها هەندێکیان لەناو برد، بەڵام شتەکانی دیکەیان برد و فرۆشتیان. ئەمە گومانی تێدا نییە. wollten sie verkaufen. Das ist ziemlich sicher so. پەیوەندیمان کرد بە نووسینگەی فێدرالی لەناوبردننی تاوان لە ئەڵمانیا، بەڵام ئەوان ڕازی نەبوون چاوپێکەوتنی تەلەڤیزۆنی ئەنجام بدەن بە بێبوونی هۆکار. بە تایبەتی ئەم پرسە بۆ ئەوان مەترسیدارە. تەنانەت زۆر لە ئاکادمیەکانیش ڕازی نەبوون لێدوانی لەبارەوە بدەن. بەڵام نووسینگەی فێدرالی بۆ لەناوبردننی تاوان هەندێک زانیاریان پێداین لە ڕێگەی ئیمەیلەوە. زانیاریەکانیش بریتین لەوەی بەڵگە هەیە لەسەر داعش و گروپ و میلیشای ئیسلامی توندڕە و کە بە ڕێگەی نایاسایی خۆیان دەژێنن لە ڕێگەی فرۆشتنی شتە کللتوری و مێژوویەکان. هەروەها ئەوان ڕێگەی نوێیان دروست کردووە بۆ بە قاچاغبردنی و پارچە شوێنەوارانە. ئەمە شەمان شێوازی بەکارهاتووە لە بواری تاوانەکانی دیکە. هەر بۆیە ئەوەی پێی دەوترێت داعش و ڕێکخراوە ئیسلامیەکانی دیکە مەرجنی ئەو شتانە ڕاستەوخۆ لە وڵاتەکانی خۆیاندا بفرۆشن، لەبەرەوەی ڕێگەکانی ئێستا بەکاردەهێنن. زۆر جار ماوەیەکی زۆر چاوەڕوان دەبن تا ئەو پارچە شوێنەوارانە بفرۆشن. چاوەڕێ ئەوە دەکەن دۆخەکە ئاسایی ببێتەوە و چاوی پۆلیسی ئینتەرپۆل و لایەنە پەیوەندیدارەکانیان لەسەر نامێنێت. لە کاتی دەسەڵاتی داعشدا ئەم پرۆسانە بە شێوازی یاسایی خۆیان بەڕێوە دەچوون. بۆ ئەو مەبەستە نووسینگەیان دامەزراند و فەرمانبەران کارەکانیان ڕایی دەکرد. پرۆسەکە وەکو بازرگانیەکی ڕێکخرا و مامەڵی لەگەڵدا دەکرا و باج و سەرانەیان لەسەری وەردەگرت. ئەوان شەرعیەتیاندا بەو کارەی کە کردیان، هەستان بە پێدانی مۆڵەت بۆ گەڕان بۆ هەڵکەندن و لەناوبردن کە ئەم مۆڵەتە ڕێگەیدا بە گەڕان و هەڵکەنینی ئەو شوێنانەی کە پێشتر خۆیان دەستنیشانیان کردبوو. بەڵام بەلای ئەوانەوە ئەمە کارێکی ئاسایی بوو بە مەرجی پێدانی باج و سەرانە بە داعش کە ئەمە ویستی سەرەکی ئەوان بوو. برا من لێرە بە بازرگانی ئەم ناوچەیەدا دەنرێ. تۆ دەزانیت من پێویستە لێرە کار بکەم. گەنجەکان بە پێویست کار دەکەن. هەندێک جار ئێمە لیان دەکڕین وەک دەزانن خاکەکەمان خاکێکی مێژوویە. مێژووی ڕۆمانی و بێزانتی و تورکی و جوولەکەی تێدایە. خاکەکە خاکێکی بەپیتە. سەبارەت بە ساختکردنەوەشی وەک دەزانیت هەر پارچەیەک گروپی خۆی هەیە. تیایدایە دەینێرین بۆ لوبنان یان تورکیا یاخود دەینێرین بۆ ئیسرائیل. ئەوە هێڵێکی نوێیە. هەندێک دەینێرن بۆ ئوردون بەڵام زۆربیان لە لوبنان دەفرۆشرێن. قاچاقچەکان هەڵەستن بە شاردنەوەی شوێنەوارە دزراوەکانی سووریا و عێراق لە تورکیا یان هەر دەوڵەتێکی دیکەی دراوسێت تا ئەو کاتی کڕیاری بۆ پەیدا دەکەن، پاشان دەنێردرێ بۆ وڵاتانی دیکە و لەوەیەدا بەش دەکرێن. یەکێک لە ڕێگەکانی بە قاچاقبردنی شوێنەوار ڕێگەی دەریایە. ئەو دریایی چەندین پەنابەری تێدا خەنکا لە ڕێگەی گەڕان بە دوای کەنارێکی ئارام. بەسەر لاشەی نوقمبوویەواندا ڕەنگە بە سەدان و هەزاران پارچە شوێنەوار پەڕی بێتنەوە کە مێژووی با و باپیرانی ئەوانی بەسەر جەستە نوقمبووەکاندا هەڵگرتووە. بەڵام شاردنەوەی ئەو شوێنەوارە دزراوانە لە وڵاتانی دراوسێ کارێکی ڕێکەوت نەبوو، بەڵکو ئامانج لێی دابەشکردنەوەی بوو.
ئەوان پشت بە دەرکردنی ئەو پارچانە دەبەستن لە وڵاتە ڕەسەنەکەی خۆی چونکە هەر لە وڵاتەکەی هێنایە دەرەوە ئیتر سەختە بسەلمێنرێت کە هیچ وڵاتێکە بۆیە یەکەم هەنگاوی قاچاقچیەکان دەرکردنی ئەو پارچە شوێنەوارانەیە لە وڵاتەکەی خۆی و شاردنەوەیەتی لە وڵاتێکی دیکە. ئەگەر سووریا بیەوێت پارچەیەک بگەڕێنێتەوە بۆ وڵاتەکەی کارێکی سەختە لەبەر ئەوەی دەبرێتە تورکیا پاشان دەبێت حکوومەتی سووری بیسەلمێنێت ئەو پارچە شوێنەوارانە هی وڵاتەکەی خۆیەتی بەڵام ئەگەر پارچە شوێنەوارەکە لە سووریادا دەستی بەسەردا گیرە ئەوە سەلماندنی کارێکی زۆر ئاسانترە. ئەو پارچە شوێنەوارانە بە قاچاغ و لە ڕێگەی دەریاوە لە تورکیاوە دەبرێن بۆ یۆنان پاشان بە ئۆتۆمبیل دەگوازرێنەوە. لە یۆنان کەسێک هەڵدەستێت بەم کارە بۆ شاردنەوەی پارچە شوێنەوارەکان دەخرێنە ناو فلتەری ڕۆنی ئۆتۆمبیل یان هەر شوێنێکی دیکەی ئۆتۆمبیلەکە. پارچەی زۆرمان بەم شێوەیە برد بۆ کوێت. ڕەنگە تۆ پارچەیەکت هەبێت بگەڕێتەوە بۆ سەردەمی باپیری چوارەمت. تۆ دەتوانیت ئەو پارچەیە بفرۆشیت یان ڕەنگە لە میسر کڕی بێتت لە سەدەی 19دا. بە هەمان شێوە دەتوانیت سەودا و مامەڵەی پێوە بکەیت بێگومان لە هەندێک وڵات بەڵام لە هەموو وڵاتێک نا. بۆ نمونە لە ئەمریکا ئاسانکاری زۆر دەکرێت بۆ ئەم بابەتە. کێشەی گەورەبوونی بازاڕی ئازادی فرۆشتنی شوێنەوارە. کۆمپانیای هوبیلوبی ئەمریکی لە ساڵی 2010 هەڵسا بە گەورەترین پرۆسەی کڕینی شوێنەوار لە مێژوودا. لە ڕێگەی کڕینی هەزارها پارچە شوێنەواری عێراقی لە وڵاتانی ئیمارات و پاشان هاوردەکردنی بۆ ئەمریکا بە مۆڵەتی ساختە کە دەیسەلماند 5500 شوێنەوار لە تورکیاوە هاوردەکراوە. نرخی شوێنەوارەکانیش بە ملیۆنەها دۆلار دەخەمڵێنران. ئەو بارانە بەبێ هیچ بەڵگەیەکی یاسایی یاخود تۆمارکرا و گواسترانەوە. بە پێوتەی داواکاری گشتی ئەمریکا بەکارهێنانی ناونیشانی جۆرا و جۆر بۆ بارەکان ئاماژەیە بۆ ئەو ئامرازە ئاشکرا و بەکارهاتوانەی قاچاقچەکانی شوێنەوار بەکاری دەهێنن بۆ خۆپاراستن لە وردبینی گومەرگ هەر بەهۆی داواکاری زۆر لەسەر شوێنەوار. ڕێگەگرتن لە دزین و بە قاچاق بردننی و ئاڵ و گۆڕپێکردنی لە جیهاندا بۆتە کارێکی زۆر سەخت. داواکاری لەسەر شوێنەوار دەچێتە چوارچێوەی ئابووری و بازرگانی جیهانیەوە. دەتوانیت خۆت هەر ناوێکی دیکەی لێ بنیت بۆ نمونە بە جیهانیکردن یان بازرگانی ئازاد لە زۆربەی وڵاتانی جیهاندا. یاسا هەیە کە ڕێگە دەدات بەم جۆرە بازرگانیە واتە بازرگانیکردن بە ئەنتیک وەکو خۆیان ناوی دەبن. ئەو ناوەی بازرگانەکان حەز بە بەکارهێنانی دەکەن. کەواتە ئێستا بە هەموو پەرچانن کە باسمان کردوانە بەڕێی تۆ ئەمانە کامەیانە؟ بەڕاست ئەم ئاسەوارانە هەمووی هێوی بڵۆبیە؟ بەڵام بۆچی بەتایبەت ئەمەیان؟ بۆ نمونە یەکێتی ئەوروپا بە شێوەیەکی ئازاد ڕێگە بەم بازرگانیە دەدات و ناتوانێت ڕێگری لێ بکات لەبەرەوەی دەچێتە چوارچێوەی بازرگانی ئازادەوە. بەهۆی بوونی پاسا و ناتوانرێت ڕێگری لە بازرگانی شوێنەوار بکرێت. یاسا یەکێتی ئەوروپا سەبارەت بە شوێنەوار ئاماژە بەوە دەکات مافی ئەو وڵاتەیە داوای گەڕانەوەی ئەو شوێنەوارانەی بکاتەوە کە لێوەی دەرچووە بەڵام کێشەکە لە سەلماندنی مڵکداریەتەکەیەتی هەروەها لە سەلماندنی سەرچاوەی هاتنی پارچە شوێنەوارەکەدایە هەر بۆیە پێویستی بە زۆرێک لە شارەزایان هەیە تاوکۆ مڵکداری ئەو پارچانە بسەلمێنن کە بە دیاریکراوی لە لوبنانەوە هاتووە یاخۆت عێراق ئیدی بەو شێوەیە دەتوانن بیگەڕێنەوە. بە پێی یاسایەکێتی ئەوروپا هەرکەسێک بتوانێت با دۆکیۆمنت مڵکداری و شوێنەوارانە بسەلمێنێت دەتوانێت سەودا یان بازرگانی پێوە بکات بەمەرجێک ئەو پارچە شوێنەوارە نەبرێتە دەربەی وڵاتانی یەکێتی ئەوروپا چونکە ئەوە دەچێتە خانەی تاوانەوە و یاسا لێپێچینەوەی لەبارەوە دەکات. هەر بۆیە زۆر لە بازرگانەکانی شوێنەوار هەوڵی ساختەکردنی مۆڵەتی مڵکداری پارچەکان دەدەن بەتایبەت لە وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات بۆ ئەوەی دوور لە بەدواداچوونی یاسایی سەودا و مامەڵی پێوە بکەن. لە عێراق ئەم بازرگانیە پێش ئەو کارەساتەش هەبووە کە لە ساڵی 2003دا ڕوویدا
پرۆسەکە بریتیە لە بازرگانیەکی گەشتە سندووی بە یاسا ڕێگە پێدراو لە میانەی گەڕانێکی سادە لە گوگڵ یاخود لە هەندێک پێگەی ئەلکترۆنی دیکەدا دەتوانیت سەرچاوی ئەو پارچانەی لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە دێن بدۆزیتەوە کە لەسەری نووسراوە سوید، ئەمریکا یان نەرویج یان ئەوە لە کاتێکدایە واتە لەوێت تۆمار کراون. هەرگیز ئەو شوێنەوارانە ڕاستەوخۆ لە سووریادا نافرۆشرێن بە شێوەی زیادکردنی ئاشکرا لە لەندەن یان فرانکفۆرت یان هەر شوێنێکی دیکە. هەمیشە ڕێگەی پێچووپەنا هەیە، مەبەستم بەڵگەدارەکانیشە. کاتێک پارچەی وا دەبینم ناتوانم بڵێم ئەمە هی سووریایە یان هی عێراق لەبەر ئەوەی ئەو شوێنەوارانە کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ڕۆمانیەکان لە ئەنتاکیا و بەلکانی شەوە دێت. بۆیە سەلماندنی سەرچاوی ئەو پارچانە کە لە چ وڵاتێکەوە هاتوون زۆر سەختە. گەشتی گەڕانەکەم لێرەدا کۆتایی نهات. بە تایبەتی پاشەوەی دەیانەوە فەرم بۆ هات کە پێیان وابوو من نێوەندگیرم لە نێوان بازرگانەکانی شوێنەوار لە ئەڵمانیا. بەڵام هەموو شوێنەوارانەی کە هەن ڕاستەقینە نین. چونکە بازاڕی ساختەکردنی شوێنەوار بەم دواییانە بە هەمان شێوە گەشەی بەخۆوە بینیوە. باجارێکی دیکە بگەڕینەوە بۆ دڵنیابوونەوە لەوەی ئایا ئەم پارچانەی کە بینی ومانن ڕاستەقینەن یاخود ساختە. بۆ ئێمە زانینی شوێنی ئەو پارچانە گرنگە لەبەر ئەوەی لە کاتی گەڕان و پشکنین هەڵدەستین بە شێواندنی چینەکانی ئەو شوێنەی شوێنەوارەکەی لێ دەدەهێنن. ئێمە گرنگی زۆر بە شوێنی چینەکان دەدەین. ملەتی زۆر لە خۆرهەڵاتی ناوەڕاست ژیاون و چەندین شار لەسەر شاری دیکە بنیاد نراون کە لە کات و زەمینەی جیاوازدا ژیاون. ئەو چینانەج لەسەر یەک کەڵەکە بوون. بۆیە ئەوەی گرنگە لە زانستی شوێنەواردا توێژینەوەکردنە لەسەر ئەو چینانە بە مەبەستی زانینی ئەوەی ئەو پارچانە لە چ چینێکدا دۆزراوەتەوە. دەکرێت بە ئاسانی بە دوواداچوون بۆ شوێنەوارە گواستراوەکان بکرێت ئەگەر ئۆرجیناڵ بێت. بەڵام ئەگەر ساختە بکرێت واتە دروستکردنی چەند کۆپیەکی ساختە بە شێوەیەکی پیشەگەرانە ئەوە سەختە بە دوواداچوون بۆ پارچە ئۆرجیناڵەکە بکرێت. بۆیە ئاسەوارە گواستراوەکان زۆربەی بەهاکانیان لە دەست دەدەن بە نەمانی شوێنە بنەڕەتیەکەی. واتە ناتوانین بەهای ڕاستەقینەی ئەو شوێنەوارانە بزانین دەو سەردەمە مێژوویەی تێیدا بوون. من الصعب جدا أن نحن